سەرۆک ترامپ دەبێژا وی قەت ji رووسیا را کار نەکریە. پۆلیسیە تورکیا ڕێ لە سەردانە شاندەکی ئۆروپی دەگرا ji بۆ زیندانان. و لە زەڤستانە چادران ئاوانێ گامێش دە ئاوێ دەدچەرن. سڵاو و ڕێز و هێڤیان دەمەخۆش لەگەڵ کورد کونەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. لایمەریشەوە دەم باش. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ هەر چەند ڕۆژێک پاشەوەی راپۆرتی میدیەکان ئاماژەیان بەوە کرد کە لەوانەیە قەرزداری رووسیا و سەرۆک ڤلادیمیر پوتین بێت لە ڕۆژی دووشەمە ڕایگەیان کە قەت بۆ رووسیا کاری نەکردووە و نیکۆلی ترامپ لە ڕۆژی دووشەمە لە وەڵامدانەوەدا بوو بەرامبەر وتارێکدا کە لە ڕۆژی هێنی لە نیویۆرک تایمز وڵاوبووەوە کە FBI دەستیان بە لێکۆڵێنەوەکدا کردوون بوو ئەوەی ئاخۆ ترامپ لە زانینەوە بۆ ڕۆسیەکاری کردووە لەو کاتەی جیمز کۆبی وەکو بەرپرسی FBI لە مانگی 5 ساڵی 2017 لەسەر کار لادا. ترامپ لە ڕۆژی دووشەمە بیچەند و چۆن نکۆڵی لەوە کرد قەتکاری بۆ ڕۆسیە کردبیت پاشەوەی خۆی لادا لە وەڵامدانەوەی پرسیارەکە لە دەمی چاپەی کەوتنی ڕۆژی یەکشەمەیدا لەگەڵ فاکس نیوز. من قەتکارم بۆ رووسیا نەکردووە و خۆت لە هەر کەسێکی تر باشترەوە دەزانیت. نەکردتەنها بۆ رووسیا کارم نەکردووە بەڵکو تەنانەت شەرمە تۆ پرسیارە دەکەیت لەبەر ئەوەی لەو بڕوایەدام درۆیەکی زۆر گەورەیە. نیکۆڵی توندی سەرۆک ترامپ لە وەڵامدانەوەی راپۆرتی نیویۆرک تایمزدا بووە کە FBI دەست بە لێکۆڵێنەوەیەکدا کردووە ئاخۆ سەرۆک لە جیاتی رووسیا دەست بە ئەمریکا کاری کردووە پاش ئەوەی بەڕێوەبەری FBI جیمز کۆمی لە ساڵی 2017 لەسەر کار لادا. واشنگتن پۆست هەروەها ڕایگەیان گوایە سەرۆک وردی وتۆژەکانی لەگەڵ سەرۆک ڤلادیمیر پوتین لە چەندین کۆبنەوەدا بە ئەنقاس شاردووەتەوە. دوودڵی سەرۆک ترامپ بۆ ڕخنەگرتن لە ڕێبەری ڕووسی و لێکۆڵێنەوەکان لەوارەی دەستێکەڵاوی رووسیا لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016 بۆ یارمەتیدانی دۆناڵد ترامپ بۆ بردنەوەی سەرۆکایەتی سەر لە نوێ سەرنجی پێدەدرێ. تۆ دەزانی پرسیاری زۆری هەیە بۆیە ئەوەندە بەتوندی لەگەڵ ڤلادیمیر پوتیندا قسە دەکات. دیموکراتەکان هەروە پرسیاری هۆی بریارەکانی ئەم دوایی بەڕێوەبەرێتەکەی کرد بۆ کێشانەوەی هێزەکانی وڵاتی یەکگرتووەکان لە سووریا لە ڕۆژی دووشەمە سەرۆک شەرمەزاری کۆمی و ڕێبەرایەتی پێشووی FBI کرد و بەوە تاوانباریان دەکات بە لەبازکردنی سەرۆکایەتەکەی. ئەو کەسانی لێکۆڵینەوەکان دەکەن کەسانێک بوونە دەستگیر کرابوون و بەوە ناسراون کەیچ و پوچن دەکرێت بڵیت پۆلیسی پیسن. کۆشکی سپی دەڵێ تونتر لەگەڵ رووسیا بوونە تاکو ڕابردوو و 272 گەماڕۆی سەپاندووە لە پەیوەندی بە رووسیاوە. کۆشکی سپی هەروەها شەرمەزاری ئەو سەرچاوەی کرد لە کۆمەڵگای زانیاریەکاندا کە زانیاریەکانی بۆ میدیەکان دزە کردووە. گرتنا بەشێکی حکومەتە فیدراڵ کەت هەفتیا چاری و ئەوە دریشترین دەمە دیرۆکە ئەمریکادا حکومەت بێتە گرتن. گەلک خەتای وێ دێخن ئەستۆی سەرۆک دۆناڵد ترامپ کو ji daxwazexۆ nahête xwarê ji bo terxankirina xerciyê jê avakirina dîwarê sersûnûrê Meksîko ra û demokrat wê napesend nakin. بەفر ناوچەی واشنگتنی داپۆشیوە بەڵام فەرمانگەکانی حکوومەتی فدراڵی پێویستیان بەداخستن نییە زۆربیان چەند هەفتەیەکە داخراون هەوڵەکان بۆ کۆتایی هێنان بەداخستنیدا بەدەستگاکانی حکوومەت هەروەها وەستاوە دوایەوەی سەرۆک ترامپ بە تووڕەیی هاتە دەرەوە لە کۆبوونەوەکەی لەگەڵ سەرکردەکانی کۆنگرێس کاتێک داواکانی بۆ خەرجی دروستکردنی دیوارەکە جارێکی تر ڕەت کرایەوە. ڕفتاری ڕارای سەرۆک بندایکی 5 منداڵم داپیرەی 9 منداڵیشم کاتێک کەسێک دەبینم دەزانم کە تووڕە و ڕارایە. راپرسیەکی نوێ دەری دەخات کە زۆربەی ئەمریکیەکان زیاتر گلەیی لە ترامپ دەکەن وەک لە دیموکراتەکان بۆ ئەو ڕەوشە شەق بەستوی ئێستا بەڵام کۆشکی سپی پێداگیری دەکات لە بڵاوبوونەوەی ئەو ڤیدیۆی هاوشێوەی هەڵمەتێکە دوای ئەوەی سەرۆک سەردانی سنووری نێوان ئەمریکا و مەکسیکۆی کرد. بەڕێوەبەرایەتەکەم داوایەکی پێشکەش بە کنگرێس کردووە لەگەڵ پێشنیارێکی ورد بۆ پارێزگاریکردن لە سنوور و ڕێگەگرتن لە باندەکانی تاوانکاران و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و ڕێگەگرتن لە بازرگانیکردن بە مرۆڤ بەڵام دیموکراتەکان لە کنگرێس دانیان بۆ ئاستەنگاندا نەداوە و ڕەتی دەکەنەوە.
ترامپ ئاماژەی بەوەدا کە ڕەنگە لە سەرانسەری کۆنگرێس باری نائاسایی نیشتیمانی ڕابگەێنێت و پارە لە بودجەی پرۆژەکانی دیکەی فدراڵی ڕابکێژێت. دیموکراتەکان سوورن لەسەر ئەوەی کە هیچ بارێکی نائاسایی بوونی نییە و دەڵێن ئەوان بە تەواوی دانوستان دەکەن لەسەر ڕێگەیەکی باشتر بۆ پاراستنی سنووری نێوان ئەمریکا و مەکسیکۆ هەرکە داخستنی دام و دەستگاکانی حکوومەت کۆتایی هات. کاتێک سەرۆکی پێشوو جۆرج دەبلیو بوش ڕوبەڕووی ڕووداوە تیرۆریستەکەی 11 سێپتەمبەر بووە داوای لە ئێمە کرد کە باری نائاسایی نیشتیمانی ڕابگەێنین. ئێمە ئەوەمان پێدا لەسەر بنەمای یەکگرتووی هەردوو پارتەکە وەک وڵات بۆ شەڕکردن دژی تیرۆریزم. بەڵام هەر جارێک سەرۆک ڕازی نەبوو لە کۆنگرێس و باری لە ناکاوی نیشتیمانی ڕابگەین من دژی ئەوە بووم پێویستە گفتوگۆکان لە کاتی خۆیاندا بکرێن لەسەر ئاسایشی سنوور دوای کرانەوەی حکوومەت. زۆرێک لە یاسادانەرانی کۆماری دەڵێن ڕاگەاندنی باری نائاسایی نیشتیمانی هەڵەیە بەڵام گلەی لە دیموکراتەکانی کۆنگرێس دەکەن لە ڕەتکردنەوەیان بۆ تاوتوێکردن کە بودجەی بنیادنانی سنووریش لەخۆ دەگرێت. سەرۆک چەندین پێشنیاری خستۆتە سەرمێزی گفتوگۆ ئێمە نامانوێت بگاتە ئەوەی باری ناسایی نیشتمانی ڕابگەێنرێت ئاشکرا کە سەرۆک بە پێی یاسا دەسەڵاتی پێدراوە بەڵام ئەو گوتی کە ئێمە نامانەوێت ئەوە بکەین ئەو دەیەوێت کۆنگرێس ئەو گرفتانە چارەسەر بکات. ڕۆژی هەینی ڕابردوو سەدان هەزار فەرمانبەری فیدراڵ موچەکانیان وەرنەگرت و لەوانەیە بۆ چەندین هەفتە بگرە مانگیش موچەکانیان وەرنەگرن. لێرە و لەوێ ناڕەزاییەکان سەریان هەڵداوە و بەشێک لە خزمەتگوزاریە سەرەکیەکانی فیدراڵ وەک پشکنینی ئاسایشی فڕۆکەخانەکان بەردەوامە لە کەمبوونەوەی ئاستی کارمەندەکانیان. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بۆ سەرۆکی تورکی ئەردۆگان دووپاتی کردەوە لە گرنگی بەدرەفتار نەکردنیدا لەگەڵ کوردەکان پاشکێشاناوی هێزەکانی وڵاتە یەکگرتووەکان لە سووریا. لە تویتە لە ڕۆژی دووشەممە ترامپ هەروەها لە کوردەکانیش داوای کرد شەڕ بە تورکیا نەفرۆشن لە کاتێکدا دووپاتی کردەوە لە خاستی بۆ کێشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕایگرتنی شەڕ لە ناوچەکەدا. هێزەکانی سووریای دیموکراتیک یەپەگە بە ڕێبەرایەتی کوردەکان لە نیوان هەرە نزیکترین هاوپەیمانانی ئەمریکادا بوون لە شەڕی دژ بە تورکیا. دەوڵەتی ئیسلامی دەڵێت یەپەگە لە پەکەکەوە نزیکە کە دەمێکی درێژە شەڕی پارتیزانی بۆ مافێکی زۆرتری ئۆتۆنۆمی کوردەکان لە تورکیا دەکات. دێ پەیامێ باڵکێشی تویتری دە سەرۆک دۆناڵد ترامپ هۆشداریە وێرانکردنە ئابووریە تورکیادا ئەگەر عێریشی هێزن کوردان بکە پشتیڤەکێشانی ئەمریکا ژی سووریا لێ لە هەمان دەمژی ڕژدی لە کوردان کرد ئەنکەرێ نەئازرینن. دوو تویتەکەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە تویتەردا ئاستی سیاسی کوردەکانی سووریای بەرز کردوتەوە و هەڕەشەی داڕمانی ئابووریش لە تورکیا ئەکات. ئەگەر هێرشەکانیان بۆ سەر کوردەکان ئەنجام بدەن کە ماوەیەکە سوپای تورکیا و هاوکارەکانی سەرقاڵن بە ناردنی هێز و چەک و تەقەمەنی بۆ ئەو سنوورە. ئەمریشیەکان ئەوە ناشارنەوە کە تورکیا هاوپەیمانی دێرین و استراتیژی ئەمریکایە و نایگۆڕنەوە بە هاوپەیمانیان لەگەڵ کورد لە سووریا کە زیاتر وەک گروپ و هاوبەش ناوزەدیان کردووە. بەڵام بڕیاری پاشەکشەی ئەمریکا لە سووریا ناڕەزایەتی ناوخۆیی لێکەوتەوە بۆ ئەو هێزەش کە هاوشانی ئەمریشیەکان شەڕی داعشیان کردووە مای نیگەرانی بوو ڕەنگە لای سەرۆک ترامپیش بڕیاری تازەی لا دروست بوو بێت. لێ حەتەنها ئەم دەبیستن و ڕۆمی هەبوونە هێزە ئەمریکاژی و هێزن کۆالیسیۆنێکی حەتەنها بەرپرسیارتین دەرهەقی ڤانداژ ئالی جیهانێڤە tam pek nehatine nelgur qanûn û krîteriyan jî itîfaqên navnetewî nêzkatî ji vana re hatiye kirin. Ji bo vê em dibînin ku em bi tenê hatine hêştin. وا دەرەکەوێت تورکیا سوور بێت لەسەر ئەو هێرشە بۆ سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی سووریای دیموکرات کە تورکیا وەک پەکەکە لیان دەڕوانێت. زۆر خێراش وەزیری دەرەوەی تورکیا وەڵامی ترامپی دایەوە و دڵنیایی دەدات کە تورکیا بە هەڕەشەی ئابووری چۆکدا نادات. زۆر جار ئەومان وتووە و دووبارشی دەکەینەوە کە ئێمە ناترسین لە هەر هەڕەشەیەک هەڕەشەی ئابووری بۆ سەر تورکیا ناگات بە هیچ ئامانجێک. لە تویتەکەی ترامپ مژدەی ناوچەیەکی ئارامی تیا هاتووە کە 20 میلە وردەکاریەکانی ناڕوونە. ئایا هاوشێوەی ئەو ناوچەی دژەفرینە کە لە کوردستانی عێراق هاتە ئاراوە و حکوومەتی هەرێمی کوردستانی لێ دروست بوو هەرچەندە وتەی بەرپرسە باڵەکانی سووریا لە زاری کوردەکانەوە باسی یەکپارچەی خاکی سووریا ئەکەن.
هناك تواصل لەگەڵ کووردا پەیوەندیمان هەیە دانا بڕاوین لە گفتوگۆکردن ڕەنگەوا پێویست بکات بەردەوامی زیاتری هەبێت بە لەبەر چاوگرتنی ئەو ئاستەنگانەی هەن بە تایبەتی چاوچنۆکی ڕژێمی تورکیا لەسەر خاکی سووریا زۆربەی لێدوانی بەرپرسە کوردەکانیش بەلای ئێمەوە ئەرێنیە بە تایبەتی لە ڕووی پاراستنی یەکپارچەی خاکی سووریا وەکو گەل و خاک. ترامپ دەڵێت ئەمریکا ناوچەیەکی ئارام دروست دەکات کە خوێندنەوەی ئەوە هەڵدەگرێت کە دوور دەبێت لە دەستێوەردانی رووسیا و ئێران و سووریا و تورکیا. ماوەتەوە سەر ئەوەی ئایا تورکیا هێرشەکەی کات تا بڕیارەکەی ئەمریکا بکاتە بڕیارێک نەک لە ئەمریکاوە لە نەتەوە یەکگرتوەکانەوە سەرچاوە بگرێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. گەلۆ ئەو هشداریە سەرۆک ترامپ چاوا تێشرۆڤەکردن و ئەو چافسۆری بەسەک و پشتی بەکێشانە ئەمریکا ji Sûriyê Kurd parastî bin duh bi Skypê me ev pirs ji rojnamevan û şerezayê rewşa Sûriya Vladimir Van Willenberg kir ew ji Hewlêrê bi me re diaxift. Tiştekî xerîb e ji bo li ser herêma tampon jî diaxivin û li ser jî Tirkiye êrişî Kurd nakin diaxivin. û ew tiştekî ez jî fêm nakin yanî ew dixwazin Türk derbas bûnê Sûriye yanî wekû bajarê Tel Abyad û Serêkaniyê yanî yekî tampon çekin yan bes dixwazin dibêje ku Tirkiye êrişî Kurd nakin. Bes heta ana tiştekî zelal tune û fikrê min ji bo ew jî pêde û mesede û qeside jî bo Rûsya jî ditirse Amerîka nêzîkî Tirkiye dibî ji bo ew meselen jî dixwazin legel Rûs diaxivin û legel hikûmetî Sûrî jî diaxivin. Ji bo ew dixwazin ji bo ew alternatîv jî hene. Belê Vladimir yanî tu dibêjî peyam nerohne lê dîsan yanî ev peyamê Twitterê Serok Trump gefeyeka sor û sora rastexwe ji Tirkan ra dibêje emê bersiva tund bidin eger hûn êrişî Kurda bikin. Yanî ev peyam bitinî bes ev çavsorî bes e ku Kurd li Sûriya parastî bin eger Amerîka derket. Zahmeta Kurd diparêzin bê askerî Amerîka. Bes dikarin Amerîka jî dikarin legel teyara jî diparêzin. Bes ew Trump ne li ser tiştekî askerî dibêje li ser aborî diaxivin. Yanî gotit embargo çekin wextê tu Kurd erîz dike ez embargo çekin. û fikrê min ew yanî peyamekî baş e ji bo Kurd ji bo ew yanî zax dikin ji bo Tirkiye. Me bes danana embargoya û eger ew be wê çi embargoya dana? Yani fikrê min jî yanî Erdoğan êrişî Kurd dikin wekû Efrîn Amerîka nahêlin û embargo çekin wekû ji berî ji bo aborî Tirkiye pir xirab e peyam jî hene ew Türk û Amerîka jî diyalog berdewam dikin. Bes ew jî peyam dibêje ji bo gelek car ew Bolton çû Tirkiye Türkiye dibêje ez bes legel Trump diaxivin. Yani ew Bolton û Jeffrey û Pompeo tiştek dibêje ez bawer nakim. Bes Trump dibêje ez bawer dikim. Yani ana Trump dibêje. Belê yani rastexweyê Serok Trumpa. Başa tu çi dibêjî ew dema Trump dibêje beşekî dî Twitter'a xwe de peyamê xwe de dibêje ew dixwazin 20 mailê herêmeka bi selamet damezrînin. Kurd naxwazin tiştekî wesa çê be. Ere ji berî mehekî ji berî ez li Tel Abyad bûm ew YPG yani endamê YPG dibêje ew Tirkiye dixwazin Cezîre û Kobanî parça dikin ji bo ew dixwazin yanî yekî yanî tampon kontrol bikin wekû Tel Abyad û Serêkaniyê. Yani ew rast e ji bo Kurd ne baş e bes ew jî ne baş e ji bo Kurd şar çê dibî yani şarî mezin çê dibî ew jî ne baş e. Belê Vladimir Amerîka her û Serok Trump rij din li ser hindê ku serbazê Emerîkî bên kişandin ji Sûriya. Bi baweriya te tu bixwe gelkê şerezayî herêmê û gelkê şerezayî bi taybet jî Rojava û yanî baştirîn rêk baştirîn stratejî bû ew ê ku serbazên Emerîkî bên vekişandin ji Sûriya çi ye? Hindikî zahmet hemû serbazê Amerîka derkevin bes ew Trump tiştekî din dibêje got hêzê min li welatekî din jî heye yanî li Iraq hene. Ew dibêje Daesh vegirin ez li Iraq
اريشي داش دكن يعني او هزن ندركفن همو روجلاتي نافي ندركفن بس سوريا احتمال جي هيزن تايبت جي لسوريا بمينن تنازاني يعني جبو ترامب بس خوازن بيجي جبو امريكا جبو خلقي امريكا ده بيجي از دركفن بس يعني دكارن نا همو 2000 يعني كارن هندك هيزن تايبت جي لسوريا بمينن يعني انا نا لازم 2000 عسكري لازمه جبو جبري شاري جران هي شاري رقه هي شاري ما بشه بس انا شاري داعش نزيك خلاص بو يعني قصدجي انا دبيجه نزيك خلاص بو واو وقت جي نا 2000 لازمه يعني احتمال هندك بس لازم جبو سنور دباريزن وجبو هندك تدريب دكن يعني نا 2000 لازمه فلاديمير فان فالكنبرغ جي هوليري بدقي امريكا رابو قال كي سباس تشاوا شاندێک لە پەرلەمانی ئەوروپاوە سەردانی لەیلا گۆڤنی لە زینداندا کرد بەڵام لەلایەن پۆلیسی تورکیەوە ڕێگەیان لێگیرا بوو. گۆڤن و 265 زیندانی تر مانگرتنیان لە خواردن گرت و دەڵێن تاکە سەردانێک بۆ سەرۆکی تاکەکەەوە جەلان بەس نییە بۆ کۆتایی هینان بە مانگرتنەکەیان. بەلیجانیا و ئەندامێن شاندی بریتانی دەبێژن ئەو دێ پرسا مافی مرۆڤان لە تورکیە بگەهێنن پەرلەمانی ئەوروپی. Di şanda Avrupa'da Parlamenter Partiya Karger a Britanya Julia Ward, Parlamenterên Sinn Féinî Martina Anderson, herwisa parêzera mafê mirovan xwestin li ser rewşa girtiyan, rewşa tenduristiya çalakbanan agahiyan bigirin. Şanda Avrupî pêşî çûn HDP Amede Ulur bi parlamenteran re hevdîtinek pêkanîm. Piştî serdana HDP digel parlamenteran û avukatên Leyla Güven çûn girtîgeha tîpa Eyê a Amedê. Lê polîsan li dora girtîgehê ew asten kirin. Şanda Ewropî piştî helwesta tund a polîsan li dijî wan li baroya Amedê daxuyaniyek dan. Parlamenteran di daxuyaniyê de anîn ziman ku ew helwesta polîsan şermezar dikin û mijara şîdeta polîsan wê bibin Parlamentoya Ewropayê jî. Dibe ku em hatibin tehemdan li me zix jî kiribin lê divê ew bizanin ku ew nikarin me bêdeng bikin. Heta ji destê me bê tiştê ku li vir bi serê me tê anîn em ê li her derî bînin ziman. Leyla Güven ji ber ku operasyona Efrînê şermezar kir hatiye girtin. Wek parlamentar me jî ew operasyona şermezar kiribû. Me bi çavê xwe dît ku li Tirkiye azadiya ramanê pir zêde têpin pêkirin. Parlamentera Partiya Karker a İngiltere'ye û endama Parlamentoya Avrupa'ya Julia Ward jî got cara sêyemîn ku tê Tirkiye lê her carê dibîne ku mafê mirovan li Tirkiye têk diçe. Beriya em werîn ji bo em bi Leyla Güven re hevdîtinê çêkeyn me serî li destûra fermî kird lê nehêştin em Leyla Güven bibînîn. Heta polîsên biçek û mertal em derkirîn. Em ne jinê bi quwetîn lê muameleya polîsan naye qubûl kirin. Parêzera mafê mirovan a İngiliz Margaret Owen jî got bi salanek ku ji bo çavderiyan tê û diçe. Lê tu carî ew xwas bi fikar nebûye. Wê got neha 265 girtî di çalakiya birçîbûnê de ne û gihîşine asla xeter ku ev tiştek xembar e. Dema ku polîsan dora me girtin û bi ser me da hatin cara yekî ez tirsiyam. Min di çavê polîsan de dijminatî dît. Min dît ku ew dikarin bibin amûrê komkujiyan. Em dizanin ku bi rojek buharnayê ji ber vê jî tenê bi hevdîtinek jî tecrît bi dawî nabe. Em ê xebatên xwe bê navber bidomînin heta ku li Tirkiye azadiya ragahandinê ya dadgeriyê pêk were û işkenceya li girtîgehan bi dawî bibe. Tirkiye wekî di rûyê tariya hîvê da dijî. Ji bo rawestandina vê tariyê jî çi ji destê me bê em ê bikin. Hêjayê gotine ku Leyla Güven roja duşemê bi daxuyaniyek ragihand ku bi hevdîtinek öcalan re tecrît bi dawî nabe. Wê got heta ku tecrît bi temamî ranebe şertên öcalan baştir nebe bila kes ji wan nexweze ku bi hevdîtinek dawî li çalakiyê xwe tînin. Xecî Can Farxîn, Dengê Amerîka, Amed.
وهشتا ملتانن كومالا دولة إسلامي داعش دشكفتن تشياي قرشوخ دمانا لقورا بامري دنجي أمريكا أو ملتان بالشافي اللي فين عندكن معلباتن وانجي دشكفتن وي تشياي دا هشتا دجين ئێرە زنجیرە شاخەکانی قەرەچۆغی پێدەڵێن دەڤەرێکی سەخت و دژواری هەیە داعش چاوی بڕیوەتام شاخە چەکدارەکانی خۆی لێ بڵاو کردوونەتەوە و پێشمەرگەکانیش بەردەوام چاویان لەسەر هەر جۆرە تاکتیک و جومۆجۆڵێکیانە بە تایبەتی لە کەش و هەوای سارد و تەم و مژاوی و شەواندا ڕۆژانە تەیارەی هاوپەیمانان لە منتقەی چیای قەرەچۆغی عنی ڕم دەکەن و لێیان دەدەن بە تەیارە قەسفیان دەکەن حتما یعنی جموجۆلیان هەیە لە چیای قەرەچۆغ لەبەرەوەی تەیارەی هاوپەیمانان ڕۆژانە ڕمیان لێ دەکەن فڕۆکەکانی هاوپەیمانان بە بەردەوامی مۆڵگەکانی داعش لەم شاخەدا بۆردەمان دەکەن دەگوترێت داعش بە ڕۆژ لە نێو ئەشکەوتەکاندان و بە شەوانیش جمۆجۆڵیان هەیە ئێستا داعش زۆری تێماوە یعنی برێن داعش نەماوە داعشی لێماوە بەڵام هەموو ڕۆژانە یعنی چەند ڕۆژ جارێک کە تیاری هاوپەیمانە لێ دەدا قەسفیان دەکاتن و پێشمەرگەش بە چاویان دیان بینن ڕۆژانە یعنی جموجۆلیان هەیە حکوومەت عێراقی لەم ناوچەیە ڕۆلی زۆر لاوازە بۆیە لە شەواندا داعش بەسەر چەند ناوچە و لادەیەکی خوار شاخەکەوە دەبینڕێن و هاتوچۆ دەکەن بەڵام ناتوانن لە بنکەکانی پێشمەرگە نزیک ببنەوە چونکە بەتوندی بەرپەرچیان دەدرێتەوە ئەمە شەوانە لایتیان دەبینی وەک برێت لایتیمان تۆڕە شتێکیەوانەیە لە گوندەکان دەگەڕێنەوە لە بۆنسیە سەرچەوانە فەرمیەکان باس لە بوونی زیاتر لە 300 چەکداری داعش لەم شاخەدا دەکەن سەرباری ئەوەی کە داعش لە ئێستادا لە چیای قەرەچۆغ دەستی بە جمۆجۆڵ کردووە و شەوانە دەبینڕێن دەگوترێت خێزان و منداڵەکانیشیان لە نێو ئەشکەوتەکانی ئەم شاخەدا دەژین ئەحمەد جێواری دەنگی ئەمریکا شاخی قەرەچۆغ شاورچکەی چاڵێران لە وەستانی وان بە سەرما و یەخبەستووی ناوبانگە و لە کاتی زستان وەکو سیبریا سارد و سەرما دەکاتە ژێر 35 بەڵام ئەم جۆرە سەرمایە بۆ گامیشەکان شتێکی وانە ئەوان دەچنە ناو ئەم جێبارەکەی سەیبینین و خۆیان یاری دەکەنەوە ڕادەوێرن بەلیجانی ئەو گامێش بوونە ژێ دەرێ ئابووری و ژیانە گەلک ژێ خەڵکی وێ هەرێمی باجارێکی وانە ئانک و چاڵدەران بە سار و جەمە داخە بە ناو و دەنگە دەما دبە زستان سارمەین سیبریای لە باجارۆکە حکم دکە و گەرماهی پر جاران دکەوە دبن سفرێدا 35-36 دەرەجان لە ئەڤرەش بە تایبەتی ji بۆ گامێشان نەخەمە ئەو دناوە vê سارمایەدا دکەvin nava avê û pelm ank û gebz dixwin li vê herêmê ji bo ku li gundê xûniyê çemê gola qazan heye gameş tinê li vêr tê xweyikirin serê sibê gameş bê gavan bi tinê serê xwe li gund derdikevin û têne nava çem nêzî demjimêrên êvarê dîsa bi tinê serê xwe vedigerin gund yani xûnî nêzî heftê heştê malî ye ji vî heftê heştê malî hemû jî tibê hema vî karî dikin sermaya çaldanê zêde ye حتانی بنی سفری حتانی 35-36 جیتی و سرمایه را بیله گامش تینا گولا قازا و گولا قازا پلم هیا پلم همجه را دویجن یوسلی که بن آوید هر دگرن دبنا شینتاتی اوی دخون دمیر دبیجه کو لور جبو چراندنا گامشان درفتن پر باش هنه و لوما شیر و ماستن گامشن دنا و آویدا دچرن پر خوشه جداتر گامشا حیوانی دنیکا مثلا شیروی قاطخوی daha خوشه شو یعنی به درمان ولراجی گلجیات فروتانی دا جیکو گامش دکوین نوا آوه 2 کیلومتر دور گنده خونه یه مخاگهان ده خودی گامشان محمود avcı diyar dike ku dema gameş ne imberdان ده hündür de aciz dibin و نخواش dikevin Kuandarların guri dibin taymış ne beğendirdi. Yani hayvanat ekesine gel koyuyor ki abi birbirine bu abi yani yaşamıştı be. Kuaftalar yaşamış ne be. Mesela xinci var gündemler şerafon zile gündeden de tene.
Avcı got ku di demsala zivistanê da ew gavanan qet nagirin. Lê havînê dema çandiniyê da ji bo ku gameş nekeve nava zeviyan ew gavanan digirin. Na govan ber tena havînê govan ber he. Na darada berda çetçin hatta çireti. Na zevi ne tena na ju emsalas berda çeti. Xod kaçın hatta parma işin xod gelme yani na jandale am ko hendir da bana le qaf mafrah hamur tsine. Li gundê xûnê ev sih salin gameş bi vî şeklî tê xweyîkirin û piraniya malbatan debara xwe saya gameşan pêk tînin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. Civînên guhdarîkirinê ji bo pesendkirina destnîşankirî Serokdana Trump ji bo Wezareta Dadê William Barr îro sêşem dest pê dike. Barr ku li demê serokatiya George W. Bush wezîrê dadê bû, rastî rexneyan dibe ji ber helwestî wî ji lêkolîna Robert Mueller li sermayê Rûsya di هەڵبژاتنی سەرۆکاتیە ئەمریکادا و هەروەسا دەستهەڵاتên سەرۆکی jî ئەگەر هات پەسەندکردن ئەو دێ li şûna cêgirê wezîrê dadê Rod Rosenstein çavdêriya lêkolîna Mueller bike. Rosenstein gotiya ew dê dest ji karkêşana xwe bide, dema wezîrê nû dest bi kar bike. دەخیل هەروازانید بەپێ راپۆرتێکی مافەکانی مرۆڤ لەلایەن خراوێکی نەحکومیە و لە عێراق تونتێکی دژ بە ژنان لە کەرکووک لەسەرەوەدایە دیارەوەش بەهۆیەوەیە ئەم راپۆرتش هەمانە کە دەشەدانەوە پێشکەشمان دەکات. ئەم ژنە هاتۆتە ڕێکخراوی هیوای عراقی لە کەرکووک و سکاڵا لەسەر مێردەکەی تۆمار دەکات بەوەی کە مافەکانی پێشێل دەکات. بەرپرسی ڕێکخراوەکەش بە وردی گوێی لێ دەگرێت و قسەکانی تۆمار دەکات. ژمارەی ئەو ژنانەی ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە زۆرن، بەڵام کەمیان وەکو ئەم ژنە بە ڕەگەز عەرەبە سکاڵا تۆمار دەکەن. بۆیە زۆربەی کێشەکانی ژنان کاتێک دەگەنە دادگاکان کار لە کار ترازاوە. لم زیاتر گەنجانن کە ڕوەکەنە حاڵەتی ئینتیحار ئەویش ینی وەکو باسییان لێکرد هەفتەی ڕابردوو سێ حاڵەتی ئینتیحار هەبوو، ئەویش دوانی گەنج و دایکێک بوون، ئەویش زیاتر نەتیجەی توندوتیژی ناوخێزان بوو کە بڵێن ڕویان کردە ئینتیحار، ئەویش بە خۆ سووتان بوو. ئەمجا ینی بەداخەوە ینی چکە کۆمەلگا هەژەیە کە لەگەڵ ئەم حاڵەتانە کە ئەیدێنین ینی ئێستا بێ ینی حکوومەتی عێراقی بە زووترین کات پلانێکی استراتیجی هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت مەسەلەن ئەو حاڵەتانە کەم بکەینەوە. تەنها لە ماوەی ساڵی ڕابردوودا 1400 ژن لای ڕێکخراوی هیوا سکاڵایان تۆمار کردووە. کاری ئەم ڕێکخراوەش وێڕای ئامۆژگاریکردنیان و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە چاودێری دۆسیە یاساییەکانیشان دەکەن. لەسەر ئەوەی کە مەسەلەن تعدای لێکراوە سێرەکەی زۆرجە خێزانەکە ئەی کوژێت چونکە تایانەوە کەیسەکە داخن یان زۆرجە سێرەکەی مەسەلەن ئەڵێن حالەتەکە خۆی ئینتیحاری کرد، خۆی کەیسی تری بەدواوە بۆ ویان لێکرد ئینتیحار بکات. جگە لە دەستدرێژی سێکسی و بە زۆر بەشودان و ژن بەژن ئێستا هێنانی ژنی دووەم لەلایەن پیاوانەوە لە کەرکووک گەورەترین گرفتی ژنانە. بەوتەی ئەم توێژەرە کۆمەڵایەتیە هەردوو ڕۆژجارێک ژنێک دێتە لایەن بۆ سکاڵا تۆمارکردن. یعنی من باسی ئەم سێڵانگی ئەخیرت بۆ ئەەکەم حاڵەتەکان زۆربەی ئەوەیە کە ژنی دووەم ئەهێنن واز لەوەی یەکەم ئەهێنن ماڵ و مناڵی هەمانە 5-6 مناڵی هەیە ئەو ژنە ماڵی باوک وەزعی مادیان ئەوە نییە کە یارمەتی بدەن بە خێویانکەم بۆیە پیاوەکەش وازی لە ئەهێنێت جاروایە خانیشی نییە ئەمێنێتەوە بەڕاستی ئیتر ئەوە کرێە ئەمە مەسرفی مناڵ ئەمە مەکتەبە زۆرشمان هەیە مەجبور وە ئەبێت مناڵەکەدا لە مەکتەب دەرەکەن کە ئیش بۆ مناڵانە ئەکە. گەورەترین قوربانی دەست ناسەقامگیری ئەمنی و بۆشایی یاسایی لە ناوچە کێشە لەسەرەکان ژنانن بەو پێی پینە و پەڕۆکردنی دۆسیەکانیان قورس نییە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. تەماشاچێ لە خۆشەویست تا بەڕای ئایندەمان ڕۆژی هێنی بمینە خۆش شاد و سەرفراز بن. خدا حافظ.